هەر گۆڕانکاریەکەین بە ئیرادی خۆمانێکین ناچینە ژێرباری ئیرادی هیچ کوتلەیەک ناچینە ژێرباری ئیرادی هیچ هێزێکی سیاسی و ئەوە هەڵوێستی ئێمە و لەسەر ئەو هەڵوێستە وەکو بینیتان ئەگەر پێویست بکات گیانی خۆشمان ببەخشین گیانی خۆمان نەبەخشین ئێمە شتێکمانەیە دژی خۆپیشاندەران بێ داواکاری ڕەوای گەلی کورد لە عێراقا بە درێژایی مێژوو داواکاریی ڕەوا بووە لەسەر مافەکانی خۆی کورد نەتەوەیەک بووە بە هەموو کێشە و کەم و کوڕێ ناوخۆیەکانی خۆی لە ناو عێراقا داواکانی ڕەوا بووە بۆیە ئێمە هیچ کێشەیەکمان لە دژی هیچ خۆپیشاندەرێک نییە لە عێراقا ئەگەر داوای چاکساسی بکە لە بینی قەوسێکە بۆیە ئێمە بە سەربەرزیەوە هاتوین بە ناویانە و لەوە نەترساوین و لەشی ناترسین لەوەی کە ئێمە هەست بکەین ئێمە لە دژی هەر داواکاریەکین کە خەڵک داوای بکە من جارێکی تر ئەمە سوپاسان بکەم و لەگەڵ ئەم خوشک و برا بەڕێزانە و لەگەڵ هەموو ئەوانەی تریشە ئێمە توانیمانە جارێکی تر سەربەرزیەکی گەورە بۆ خۆمان و بۆ مێژووی گەلەکەمان تۆمار بکەین و ئەو یەکڕیزیە و ئەو نوێنەرایەتیە لە پەرلەمانە بینیوتانە ئەوە بەشێکە لەوەی کە لە ڕاستیە بووەتە جێگای سەرنجی هەموو نێوەندە نێودەوڵەتی و ئیقلیمیەکان کە بەو شێوەیە توانیوێتی کورد پارێزگاری بکە لە کۆمەڵی خەڵک کە ئەتوانێت بەو شێوەیە داکۆچی لە مافەکانی خەڵکی کوردستان بکە و من زۆر سوپاسانەکەم حەزەکەم ئەگەر خوشکی بەڕێزم ئاڵاخان شتێکی ئیزافەی هەبێت و سوپاسی و حەزم کرد سوپاسی با بڵێن سوپاسی قیادی قوەی جەوی بکەم کە ئەمڕۆ هاوکاری ئێمە بوون و سوپاسی هەموو ئەو فەرماندانەکەین سوپاسی هەموو ئەو زابطانەکەین کە لەگەڵمانە بوون هاوکارمان بوون لەوەی کە ئەمڕۆ فڕۆکەیان بۆ دابین کردین توانیمان بگەڕێنەوە بۆ کوردستانی خۆشەویست و بگەڕێنەوە بۆ لای ئەو دۆست و ئازیزانەی کە ئێمە قەرزارتانین و ئەوەی کە ئێمە کردومانە هیچ نییە تەنها بە واجبی خۆمان هەستاوین ئاڵاخان قسێ من جارێکی تر بە ناوی خۆم هەموو هەواڵانەوە زۆر سوپاسدانەکەم بۆ هەموو پەیوەندیانەتان بۆ ئیمێلەکانتان بۆ تەلەفۆنتان بەڕاستی دوێنێ کارەساتێکی ناخۆش بوو بەڕاستی ڕووداوێکی زۆر نادروست بوو لە عێراقا ڕوویدا دوور لە هەموو بنەماکانی دیموکراسی و خۆپیشاندانی ئاشتیانە وەکو جەنابی کاکارام وتی ئێمە میلەتی کورد میلەتێکی ژێردەستە بووینە حتمما پێش هەموو کەسێکی تر ئێمە گوێ لە خەڵکێکە گرین ئەگەر ستەملی لێکرا بێت ئەگەر مافی هەبێەوە بە ڕێگەی ڕەوا و بە ڕێگەی ئاشتیانە داوای مافی خۆیکە بەڵام ئەوەی دوێنێ دیارە لایەنێکی سیاسی بۆ مەرامی سیاسی بەکاری هێنا ئەو هەموو تەجاوزەی کە کرا لەسەر جەنابی کاکارام لەسەر ئێمەی پەرلەمانتاران ئەو هەموو ئیهانەی و لێدان و سوکایەتی کردنوشکانی ئۆتۆمبیلەکانمان و گلدانەوەمان چەند سەعاتێک بەو شێوەیە لەلایەن خەڵکێکەوە تەنانەت نەمانەزانی کێشن بەڵام سوپاس بۆ خوا سوپاس بۆ هیمەتی ئەو لایەنانی کاکارام باسی کرد فەوجی تایبەتی سەرۆکایەتی کۆمار کە توانیان فریامان کەون و شەو بەڕاستی بە شێوەی موعجیزە نەجاتمانیاندا سوپاس بۆ ئێوە ئێمە دڵمان لە لای ئێوەیە ئێوە پێمان بڵێن برا پێشمەرگەکانمان لە بەشیر چیەکەن ئەخباریان چییە سەرکەوتنەکانی ئەوان لە هی ئێمە گرنگترە جارێکی تر دەستخۆشیتان لەکەین و ئێمە ئێستا عوتڵەی تەشریعی پەرلەمانمان هەیە بەیانی کوت لە کوردستانیەکانتان بینی حتمما دوایەوەی لە بەغدا ڕوویدا ئێمە لەگەڵ لایەنەکانی تریش کە نیشتیمان پەروەرن سوننا شیعەکان کە هاوسۆزمان بوون دوێنێ دەیان پەیوەندیمان پێوە کراوە بۆ جەنابی کاکارام و هەمومان لە خەمخۆریمان بوون قسەی خۆمانە بێ لە مۆزعی کە لە ئیستا لە عێراق ئەگوزارێ بەڵام بەیانەکەمان وازە من پێم وتی ئێمە عوتڵەی تەشریعی پەرلەمانمان هەیە ئێستا بەڵام حتمما قسەی خۆمانە بێ لەسەر گەڕانەوە نەگەڕانەوە ئێمە تەمان یەکێک لەو بژاردانی کە لە بەردەمانە ئەمە جارێ پێشنیازە جارێ پێشنیازە یەکێک لەو بژاردانی لە بەردەمانە ئێمە ڕەنگە وەکو کوت لە کوردستانیەکان ئەو بخینە بەردەمی هێزە سیاسیەکان چکە ئێمە بە بڕیارێکی سیاسی لە بەغاین بە بڕیارێکی شخصی لە بەغانی ڕەنگە یەکێک لە بڕیارەکان ئەوە بێ کە ئێمە بەڕاستی بەشداریمان لە عملی سیاسی لە عێراق هەڵپەسێرین تا ئەو کاتێک کە بە شێوەیەکی ڕێکوپێک بەو شێوەی کە دەستور داوایەکە بەو شێوەی کە پێویستەکە بکرێ ئەوەی کە پێویستەکە ناوی عملی تەوافقە ئەوەی کە پێویستەکە ناوی عملی مشارەکەی سیاسیە بە معنای حەقیقی جێبەجێ بکرێ نەک لە ژێرناوی دژایەتیکردنی محاسەسە لە ژێرناوی علاساس کۆتایی بە محاسەسە بێ بەڵام لە ژێر پەردەوە شەڕی گەورە لەسەر حسەیە لە ژێر پەردەوە شەڕی گەورە ئەوەیە چێ زۆرترین وەزیردانێ یەکێک لە پێشنیارەکانی ئێمە بۆ سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستانە ئەوە بێ کە ئێمە بەشداری سیاسیمان لە بەغا هەڵپەسێرین تا ئەو دقیقەی کە ڕێزە گیرێتەوە و احترامە ئەگەڕێتەوە بۆ پەرلەمان
بۆ نظامی پەرلەمانی بۆ دەستور و مشارەکەی فعلی ئەو مشارەکەی فعلیە مشارەکەی فعلی بکە استحقاقی انتخابی لە عێراق بکرێت. سپاسانەکەین سپاسی هەمووانەکەین ئەم ڕۆکە لێرایەوە ئامادە بوون. من نامەوێ بچمەوە سەر ئەو جانبانی دیکە دای بەڕێزمان کاک ئارام و خوشکی عەزیزمان ئاڵاخان باسی کرد. دەمەوێت یەک شتێکتان پێ بڵێم ئێمە دۆنێکە لە تراژدیایەکی حەقیقی ژیاین. دەمەوێتان پێ بڵێم ئستێدافی پەرلەمان پاشان ئستێدافی پەرلەمانتارە کوردەکان واتە ئستێدافی هەموو کوردە. دەشمێت تەنها ئەوەتان پێ بڵێم کە بوستمان دۆنێکە دوای ئەوەی کە من و ئاڵاخان و خوشکمان ڕەنگیخان لە ژوورێکە حەسر بووین. مەبەستمە ئەم مەسەجە بگێنم بۆ شەقامی کوردی بۆ هەموو تاک بە تاکی دانیشتوانی کوردستانمان و مەسەجێکی حەقیقی و ڕاستەقینەش بگێنین بە شەقامی عەرەبی کە ئێمەی کورد خاوەن شەرەف و کەرامەتی بۆیە لە پاشەوە قەراری هەرسێکمان بوو تەنها مەوەتان پێ بڵێم کە هەردوو خوشکی بەڕێزم ئاڵاخان و ڕەنگیخان بەدەستی خۆمبیان کوژم و پاشان خۆشم بکوژم و ئیتیحاد بکەم بۆی دەستمان ئەوان دەستیان پێمان نەگات بڕوان پێ بکەن تەنها یەک دارێک یەک دەرگای ماوزێمان بدات. ئێمە سوپاستانەکەین ویستومانە ئەوەشمان پیاگەیان کە کورد پەرلەمانتاریش بێ واتا پێشمەرگەیە بە ڕوح و بە ئازایەتی پێشمەرگە لە پەرلەمانە بووینە. سوپاس هەموو لایەکتان دەکەین. حەقیقەت بوو تراژیدێکی زۆر قورس بوو بۆ ئێمە بەڵام ئەم پێشوازەی ئێوە ئەم پێشوازەی ئەم خەڵکە لە دەرەوە بڕوان پێ بکەن ئێستا من هەموو شتێکمان لەبیر چۆتەوە منەوە شعورم هەیە گەلێ سوپاستانەکەین.